گەورەی مسلمان، سەرکردەی مسلمان، ڕابەری مسلمان ئەبێ لە خەمی تاکی خەڵکا بێ، ئەو لە برجێکی عاجیە لە قەسری خۆیان لە کۆشک و تەلاری خۆیان بژێ و تێر بێ و ماڵ و مناڵی تێر بن و ئاگای لە مسلمانان نەبێ و لە وەزعی مسلمانان نەبێ و خۆیشی بە گەورەی مسلمانان بزانێ، حاشا وە گەورەی مسلمانان نییە. یا ربی خوایە بخاتە ناوە جوانەکانی خۆت، بخاتە ئیسماعیلی خۆت، بەزەید بە حاڵمانە بێتەوە. یا ربی خوایە بەزەید بە حاڵی مچەخۆرانە بێتەوە. یا ربی خوایە کوردستان لە بەڵاو مصیبەت بەدوور بگری، ئەم وەزع ناخۆشەکە بەسەرمانە دێ کەوای پێ هاتووە کە ئەبێ هەموو جمعەیەک ئێمە دوعا بۆ ئەمە بکەین. یا ربی خوایە ئەمە یەکجارەتی لە کۆڵمانی کەیتەوە، خوایە ئەم زروفە بگۆڕی، ئەم وەزع ناخۆشەمان لەسەر لابەی، ئێمە گشتمانی ئەبێت چاوەڕێکم بدان بۆ چتیان نایە. ئەوە حالێن گەیشتۆتە نزیکەی هەفتا بەسەرەوە لە ڕۆژان هێشتا موچەی مچەخۆران نەدراوە. یا ربی خوایە ئەوەی سەبەبە کە ئاوا بەم خەڵکە ئەکا، خوایە دەسڵاتەکەی لێ بسێنیتەوە. یا ربی خوایە ئەوەی سەبەبە و ئەوەی خەمی ئەم ملەتەکە ناخوا. یا ربی هەر کارێکی بەدەستە، هەر ئایا ڕئیسە، ڕئیس وزەرایە، ئایا وەزیرە، ئایا خواری ئەوە هەر کەسێکە، مستەشارێکە، حزبێکە لەم عێراقا دەسڵاتێکی بەدەستەوەیە یان قسەی هەیە لە دەسڵاتە، یا ربی خوایە دەسڵاتیان لێ بسێنیتەوە. یا ربی خوایە وایان پێ بکەیت کە حاڵەتێکیان بەسەرا بێنیت کە وەزعی ئەم خەڵکیان بکەوێتەوە بیر کە چەند زوڵمیان لەم ملەتە کردووە.